خۆپیشاندەران ڕژانە سەر شەقام بۆ ئەوەی قسە لەسەر ئەو ڕقوکینە لێبوونەوەیە بکەن کە لە مانجی ڕابردووە لە هەڵکشاندایە لە دژی ئەمریکا ئاسیاویەکان. دواڕووداویش لە شاری ئۆکلاندی کالیفۆرنیا بووە. دەشێ ئەوە دایکم بێت یاخود ئەو کەسە باوکم بێت یان باپیرم کە لەسەر ڕێگاکە ڕوبەڕووی هێرشکردن دەبێتەوە. پۆلیسی ئۆکلاند تەکبیری زیاتری لە ناوچەی چاینەتاون لە شارەکە گرتوۆتە بەر. سەرچاوەکانی چاودێریمان لە چاینەتاون زیاتر کردووە، بنکەیەکی تایبەتیمان لەوێ داناوە، بە شێوەیەک لە زۆر شوێندا ئامادەیمان هەیە، مەفرەزەکانیشمان لەوێ زیاتر کردووە. بەپێی سکاڵەکان هێرشەکان زیاتر بوون لەسەر ئەمیشیە ئاسیاویەکان لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا. ئەوەی سەرۆکی پێشوو داناڵد ترامپ ناوی نابوو ڤایرۆسی چینی لەبەر ئەوەی لە شاری ئوهانەوە بڵاو بووبووە. ئێمە دەزانین بەرزبوونەوەی ڕقوکینەی نەتەوە پەرستی دژی ئاسیاویەکان هێرش لە سەر کۆمەڵگاکەمان لە ماوەی ساڵی ڕابردوو شوێنەواری ڕوخێنەرانەیان هەبووە. سکاڵا لەسەر زیاتر لە 2800 ڕووداوی ڕەگەزپەرستی و جیاکاری لە ساڵی ڕابردوو لە دژی ئەمیشی ئاسیاوەکان لە ڕێکخراوی ستاپ هەیت APPI تۆمارکراوە. لە مانجی ڕابردوو سەرۆکی پێشوو جۆ بایدن واژۆی لەسەر فەرمانێک کردووە بە ئامانجی نەهێشتنی جیاکاری ڕەگەزپەرستی دژی ئەمریکیە ئاسیاویەکان. ئەو نیگەرانە دەربارەی جیاوازی ڕەگەزپەرستی و ئەو مامەڵەیەش لە دژی ئەمریکی ئاسیاویەکان. زۆربەی ئەو ڕووداوانەی سکاڵای لەسەر تۆمارکراوە لەلایەن ئەمیشی ئاسیاویەکانەوە لە مانجی 3 ساڵی پارەوە زیاتر تەنگ پێ هەڵچنین و قسەی نەشیاو بووە، بەڵام نزیکەی لە سەدانۆی ئەو ڕووداوانە هێرشی جەستەیی بووە. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا.